لە بەردەوامی لەشکرکێشی سوپای تورکیا بۆ ناوچە سنووریەکانی باشووری کوردستان بە دیاریکراویش زیاتر بۆ سنووری برادۆست بە ئاراستەی گەیشتن بە قەندیل نیگەرانی و ترس و لە ڕاوچەی زۆری بۆ دانیشتوانی ئەو سنوورە دروست کردووە و لە ژیانێکی نائارام و ناومێد دەژین. لەشکرکێشی سوپای تورکیا بۆ ناو خاچی هەرێمی کوردستان ئەگەر لە ڕووی یاسایی و دەستوری و تەماشا بکەین پێشێلکردنی یاسا نێودەوڵەتیەکانە و بێڕێزیکردنە بەرامبەر سەروەریەکانی عێراق و هەرێمی کوردستان. بەڵام من وای ئەبینم ئەمە دەرئەنجامی بێدەنگبوونە لە بەرامبەر تۆپبارانی سوپای تورکیا کە لە کاتێک کە خوێنی هاوڵاتیان بەنە حەق ڕێژرا لە ناوچە سنووریەکان. ئێستا لە هەموو کاتێک زیاتر مەترسی لەسەر باشووری کوردستانە بەهۆی ئەوەی کە هێزەکانی تورکیا زیاتر لە چەند کیلۆمەترێک هاتوونەتە ناو خاچی هەرێمی کوردستان و بەمەش کاریگەری لەسەر ئەو ناوچانە بێ بەتایبەتی ئەو ناوچانەی کە لەسەر سنوورەکان وەکو ناوچەکانی باڵەکایەتی و قەندیل و سنتەری قەزاکان بەتایبەتی چۆمان و سۆرە. وەڕای سنوور بەزاندنی سوپای تورکیا بۆ سنتەری گوند و ئاواییەکانی هەرێمی کوردستان ڕۆژانە بەردەوامە لە بۆردومان و تۆپبارانکردنیش. شەوی ڕابردوو بەرەبەیانی ئەمڕۆ هەر یەک لە گوندەکانی بێپاڵان دۆڵی سێوەیس و قەڵاتوکان و ئەبوبەکرەی لە سنووری بناری قەندیل و ناوچەکانی چیادێل و خواکوورک و گەلی ڕەش و گەروی کەوەرت و چیاکەوێتی لە سنووری برادۆست بۆردومان و تۆپباران کرد. ئێستا سوپای تورکیا بە قوڵایی زیاتر لە 20 کیلۆمەتر سەروەری خاچی عێراق و هەرێمی کوردستانی بەزاندووە. چەندان قەرەقۆڵ و سەربازگەی خۆی بە ژمارەیەکی زۆری سەرباز و چەچی قورس و سووک جێگیر کردووە. تا ئێستا حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان هەڵوێستێکی وایان نەبووە سنوورێک بۆ پێشێلکاری و پەلامار و لەشکرکێشەکەی سوپای تورکیا دابنێن. بەردەوامی هێرش و پەلامارەکانی سوپای تورکیا بۆ ناوخاچی هەرێمی کوردستان وای کردووە هاوڵاتیان و دانیشتوانی ناوچە سنووریەکان بە تایبەتی سۆران و باڵەکایەتی و قەندیل و برادۆست لە بارودۆخێکی ژیانی مەترسی دابژین. داواکان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق چیتر بێ هەڵوێست نەمن لە ئاست ئەو پەلامارانی تورکیا کە دەکاتە سەر ناوچە سنووریەکانی ئەو ناوچەیە. عوسمان کورسات نیوز باڵەکایەتی.